ئێوە سەبر بکەن کە خوددا لەگەڵ سابرانە. سەبر هی کەسانێکە کە هۆگری ژیان و بە سەبر دەیانەوێ گیر و گرفتەکانیان بدەنە سەر. بەڵام من پاش ئێوە جگە لە مردن ئاواتێکم نییە. بەڵامە تۆ پاش من ئەرکێکی قورست بەسەرشانەوەیە. پەیرەوی و درێژەی ڕێگای من بەخێوکردنی کچەکەمان. ڕێگای ئێوە مردنە کە ئەمنیش هەر ئەوە هەڵدەبژێرم. ڕێگای ئێمە ڕێگای خوددایە. ئێمە خوددامان هەڵبژاردووە. ئەتۆ شەروا بکە. هاوڕێ لەگەڵ خاتونە هێلێن ڕەنگە ئاسانتر ئەمبارە قورسە بگەین نەمانزڵ. دەمەوێت سبەینی هاوڕێ لەگەڵ ئێوە بم. دەتەوێت کەسێکی دیکەش بە کوژراوانی سبەینی زیاد بکەی؟ من دەمەوێت لەگەڵ ئێوە بم، تەنیا ئەمە. ئێمە هەمومان لەگەڵ خودداین. لەگەڵ ویبی لەگەڵ منی. تۆ فێر بووی کە سەبر بکەی. چۆن دەتوانم؟ Gloria. دانش. دەمەوێ باش سەیرت بکەم. ڕەنگە پاشەمە ئیدی دەرفەتی دیداری دووبارەمان نەبێت. مەگەر چی بووە؟ ئەتۆم ئەوەندە خۆشحاڵ نەدی بوو. تا ئێستا هۆ دلیلێکم بۆ خۆشحاڵی نەبووە. بەڵام ئەمشەو شەوێکی ترە. شەوێکەکە بێدەنگی دوایی دێت. شمشێرت بوو چییە؟ ئەوم باش تیش کردووە. خۆپ ڕەنگە نیازم پێ بێت. لە میوانی ئیمپراتوردا نیازت پێە؟ سبێنێ مەگەر ئێوە ناچنە کۆشکی ئیمپراتور. بۆچی نە؟ نەکاتدەتانەوێ؟ نا هێشتا نازانم چەمە بەسێکم هەیە. تەنیا دەزانم کە ڕۆژێکی گەورەیە. ئەم شەو شەوی خوددایە، شەوی تاقانە پەرستی، شەوی بچکێنیە بەتی ئیمپراتور و خواکان. وە سبێنێ ڕۆژی جیایی و ڕۆژی مردن و دوایی ژیانی ئێمەیە. هەر شتێکە خوددا گەرەکی بێ هەرەوە دەبێت متمانەت بێ. وە بەڵام داخوازی من لە تۆ ئەمەیە کە لە بەرامبەر ویستی ئەودا سەبر بکەی. تەمەنی ژیانی هاوبەشمان چەندە کورت بوو. ئەرێ کورت بەڵام پڕبایەخ. ئەگەر من شتێکم بەسەر هات بچۆ بۆ ماڵی ماکسیملیان، هێلێن باری خەمت سووکەکات. یعنی دوای تۆ ئەم دڵێ من سوکنایی دێ؟ بۆ سوکنایی نەیە، خوداوەند باشترین سوکنایی دەرە. ئێمە لە ڕێگەی خوددادا دەکوژرین، وە ئێوە لە ڕێگەی خوددادا سەبرەکەن. ئەمە ئاخرین دەرفەتە.
ڕەنگە پاژەمە دەرفەتم نەبێ بە گەڵاڵەکەمدا بچمەوە. دەبێ ئامادە بین وە لە هەلێکی باشدا کارەکە تەواو بکەین. ئێوە وا دەزانن سبەینێ ڕۆژێکی باشە بۆ گەیشتن بە ئامانجێکی کە هەمانە. من واز دەکەم کە یارمەتی خوداوەند نزیکە. دەبێ ئەم بارودۆخە بگۆڕین و لە کێوی مقەدەسدا هاوارتان بەرزکەنەوە، چونکە ڕۆژی خوددا نزیکە. یعنی سبەینێ ئێمە دەبێ بۆ خوددا هاوار بکەین؟ ها؟ بە زمانێکی تر دەڕۆینە پێشوازی مەرگەوە. نا، من ژیان هەڵدەبژێرم و لە ئامرازی مردن بۆ خەبات دژی خوداکانی درۆیی وەگەیشتن بە خودای تاقانە کەلگۆردەگرم. بە بڕوای ئێوە ئەو کارەیمە دەتوانێت دوایی بە زۆڵم و زۆر بێنێت؟ ڕنگ بە بەوەش دوایی نێت. لە کاتێکەوە بووین و لە باب و باپیرانی خۆمان بیستووە ئەم زڵمە بووە. بەڵام پرسیارە ئەمەیە کە بۆچی ئێمە دەبێ هاوڕێی زۆڵم بین تاکو و خەڵک ئێمە بەچە و سێنەر و ستەمکار بزانن. دروست یان نادروست زۆرێک لە خەڵکی ئەم شارە و زۆرێک لە ئاشنەکانمان لە ڕووم و باقی شوێنەکان ئێمە بە خاوەن بیر و ڕادەزانن. خۆبواردنی ئێمە لە بەندەی ئەمپراتور و ڕەتکردنەوەی خوداکان بێگومان هەمویان دەخاتە فکر و بیرکردنەوە. وا نازانن کە ئێمەش وەگەڵ مەسیحیانەی کە ئەیسا بە کوڕی خوددا دەناسن بکوژن و کەسێکیش لە بیر و باوەڕی ئێمە ئاگادار نەبێت؟ هەرم مەسیحیانە کە تۆ دەڵێی 1000 جار لە بتپەرستەکان باشترن. من وا بیر ناکەمەوە، بەڵکو دڵنیام کە مردنی ئێمە دەبێتە هۆی پەرەگرتنی ئاینی ئێمە و بۆتی ئیمپەراتۆر دەشکێنێ. وا نازانم لەم دنیا تەنگ و تاریکەدا شتێکی شیرنتر و خۆشتر لە مەرگ هەبێت. گالوس؟ بەڵێ خاوەنشکۆکان ڕێنمونی بکە. بەسەر چۆ تا سبەینێ تا سبەینێ تا خوددا سبەینێ. دەست پێرم. خوداحافیز. خوداحافیز تا سبەینێ. فەرموو. بسلامت. تۆ هێشتا بە خەبەری هێلێن؟ خەوەرم و تابیری خەونەکانم بە چاو دەبینم. درەنگیا زوو دەبوایە کارێکمان بکردایە و ئەمەش باشترین دەرفەتە. دەمەوێت لە مەجلسی سبەینێدا من چوارەمین کەسی ئێوە بم. ئەی ئێرکمیت چی؟ خۆدای ئێرکمیت گەورەیە، بێگومان ئەو دەپارێزێ، بەوی دەستپێرین. ئێوە و خێزانی تەلمیخا و یێوانیست دەبێ خەڵک ئاگادارکەنەوە. من بە باشی نازانم کە لە میوانی سبێنێدا بەشداری بکەن. ئەگەر ئێوەش بکوژرێن ئیدی کێ ڕێگەی ئێمە درێژە پێ بدات؟ من نازانم، تەنیا دەزانم کە دەمەوێت لەگەڵ ئێوە بم. جۆرە قسە دەکەیتەوە دەزانی دنیا گەیشتوتە ئاخری خۆی. بەڵێ دنیای من بەڵێ، من جگە لە ئێوە کەسێکم نییە. ئێوە وا دەزانن کە من دەتوانم تاقەت بێنم. ئەو هێلێنەی کە من دەیناسم دەتوانێ، دەزانم کە دەتوانێ.
و دەزانن کە جیابوونەوە بۆ من ئاسانە؟ نە. خدا دەزانێت کە تا ئێستا لەم دنیاەدا هیچ کەسم بەڕادەیەوە خۆش نەویستووە. بەڵام چی بکەم؟ کاتی بڕیاردان گەیشتووە و هیوەندی نێوان من و معبودم بەم بڕیارە دیاری دەبێ و من دڵنیام کە ئەگەر بڕیارێکی دروست بگرین خدا ژێمە یارمەتی دەدا و بە ئێوەش سەبر دەدا. ئارام بە هێلێن. بەم چەشنە یەرکمی دیش لە خەوڵ دەستێ. ئەوە چ باسە؟ چی بووە خاتوو؟ بابە خدایە گیان یارمەتیم بدە ئەو دەیەوێ ئێمە بەجێ بێڵێ. ئارام بن خاتوون، ئارام بن. ئەو دەیەوێ بڕوات. ئارام بە قوربان ئارام. بابە دایە بۆ چێگری هیچ نییە کوڕم، هیچ نییە. ئەو دەیەوێ بۆ هەمیشە بەجێمان بێڵێ. خدایە یارمەتیمان بدە، هیوامان بە تۆیە خدایە. سوێن بە خوددا کە لە دەستدانی گیانیش ناتوانێت من ناچار بەم سەر شۆڕیە بکات. سبەینێ وتی ئیمپراتۆر دەشکێنم. چەندە جوانە قسەکانی گەورەم مەسیح بەندەگەلێکم پەروەردە کرد و ئیقباڵیانم بەرز کردەوە. بەڵام ئەوان منیان سووک کرد. کەوایە هەرچی زووتر تۆڵەیان لێ دەکەمەوە لەوانەی کە بڵێن من زیاتر لە ئینسانێکم. بۆ خەڵکی فیلادلفیا شانازیەکی گەورەیە کە خاوەنشکۆ ئیمپراتۆر هادریانوس لە شاری خۆیان دەبینن لە سەرەتای جەژنی ئەمڕۆدا کە بە بۆنەی خاوەنشکۆ و میوانەکانی ئەوانەوە بەرپا کراوە هەمومان پێکەکانی خۆمان بۆ سەلامەتی ئەوان دەخۆینەوە.
زیاتر لە نیوەیەک لە جیهانی خاوەن شارستانیەتی ئەمڕۆ لە ژێر دەسەڵاتی ئەمپراتور هادریانوسە. تەنیا ژوپێتری توانا دەزانێ کە چارەنووسی چەند ملیۆن ئینسان لەم دنیا پانوبەری نەدا لە دەستانی بەهێزی ئەمپراتوری پایە بەرزی ئێمەدایە. ئەگەر نیوەی دیکەی جیهانیش بایەخی هەبوایە بێگومان دەخرایە سەر ئەمپراتوری ڕۆم. ئەمڕۆ لە مەڵبەندی گوڵەوە تا ئاسیای بچووک و لە باکووری ئوروپاوە هەتا ناخی ئەفریقا هەمووی هی ئیمپراتوری گەورەی ڕۆمە کە هەموو سەری کۆیلەیی بۆ ئیمپراتوری گەورە و پانوبەرینی خاوەنشکۆ هادریانوس دادەنوێنن. ئیمپراتور ئیزن دەفەرموون منداڵێک زیاتر نەبووم کە سێبەری دایکم بەسەرمەوە نەما. بابیشم دەزانی خۆ جگە لە ڕەنج و کەسەر هیچم دێنەتی. بریا هیچ کات بابم نەبوایە. لەم دنیایەدا تەنیا ماکسیمیلیانم هەیە. لەم سەردەمی تاریکی و تەنیایی و غەریبیەدا ئەوت ناردە یارمەتی من و ڕزگارت کردم. ئەی کە ویستی تۆ لەسەرەوەی تەواوی ویستەکانە. هاوسەرم ماکسیمیلیان لە پەنای خۆتدا بپارێزە کە جگە لەو کەسێکم نییە. هەرچیت بوێ هەر ئەوە دەبێ خوددایە. ئەگەر دەتەوێت کە ئەو ببەیتەوە بۆ لای خۆت خودای گەورە و وا بکە. بەڵام چاکەیەک بکە و منیش لەگەڵ ئەو ببەوە. من لە تەنیایی ئەم دنیا پڕ لە زوڵم و زۆرەدا تەنیا و بێکەس مەهێڵەوە.
هیوادارم ئەمشەو خاتون خۆشی ڕابوارد بێ. من کە تااقەتم بەسەر چووە. میوانی زۆری خایاند. ئانکە کەی دەست پێ دەکات دیۆکلێتیانوس؟ پەرێستا جەنابی ئەمپراتۆر. لە خوداکانی گەورە و بچووک سپاس دەکەین کە ئەم شانازیەی کردە بەشی ئێمە هەتا هاوڕێ لەگەڵ تەواوی پیاو ماقوڵان و گەورەکانی فیلادلفیا لەم کاتە مێژوی و گرنگەدا ئیزنمان پێدراوە کە بتوانین بەندەی و عوبودیەتی خۆمان لە بەرامبەری ئەمپراتۆری گەورە خاوەنشکۆ هادریانوس ڕابگەێنین. دروستە کە تەنیا ئەم شەو شانازی بەشداری لا هەنگی بەندەی بە ئێمە دراوە، بەڵام هەموو کات و لە هەر جێگایەکدا هەروە کەژۆ پێتر، ئاپۆلۆن، ژانۆس، سێبل، دیانا، هەرکول و باخی خوداکان پەرستش دەکەین. هەر بەو چەشنە ئیمپراتۆر هادریانوس خاوەنشکۆش پەرستش دەکرێت. درود بۆ ئیمپراتۆری گەورە هادریانوس، خدای من، خدای خەڵکی ڕووم و خدای جیهان. درود بۆ ژۆپێتر، خدای بەرزی توانە، و درود بۆ تەواوی خوداوکان کە کار و باوری جیهان هەڵدەسوڕێنن. درود درود درود. ئەگەر جەنابی ئیمپراتۆر هادریانوس ئیزن بدەن، گەورەکان و پیا و ماقوڵان بە ناوی نوێنەرانی خەڵکی فیلادلفیا بەڕیز لە بەرامبەری ئیمپراتۆری پایەبەرزی نیشتمانی گەورەی ڕۆم بەندەی خۆیان ڕابگەێنن. جەنابی فەهسیۆ بڕۆتۆس، کاهنی گەورەی فیلادلفیا. درود لە خاوەنشکۆ ئیمپراتۆر هادریانوس، خدای من، خدای نەتەوەی ڕۆم و خدای خەڵکی جەهان. درود بۆ ژۆپێتر، خدای مەزن و تەوانا. درود بۆ تەواوی ئەو خدایانەی کە کاروباری جەهان هەڵدەسوڕێنن. درود درود درود. جەنابی مارکۆس جولیۆس، فەرماندەی لێژیۆنی فیلادلفیا و گاردی تایبەتی. درود بۆ خاوەنشکۆ ئیمپراتۆر هادریانوس، خدای من، خدای خەڵکی ڕووم، خدای خەڵکی جیهان. درود لە ژوپیتر، خدای بەرز و توانا، و درود لە تەواوی خوداکان کە کاروباری جیهان هەڵدەسوڕێن. درود درود درود. خاوەنشکۆ ماکسیمیلیانۆس، ڕاوێژکاری گەورە. هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە.
ئەو چیوت؟ هیچ خدایەک جگە لە خولقێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای إبراهيم، خدای نوح، خدای موسى كليم الله، خدای داوود و سليمان و خدای عیسی و خدای آخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایە کە تەواوی پێغەمبەران لەلای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایە کە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمیە و جێگایە کە بۆ تەواوی بتپەرستان. تاکەی دەتانەوێ ئەم قسانە ببیشن، خۆڵ بەستی کەن. ئارام بن بانو، ئارام بن. جوپیتری بەرزی توانە ماکسیمیلیانوس دەڵێی چی؟ سوێن بە زئوس دەمزانی. من چەند جار مەترسی ماکسیمیلیانوسم ڕاگەیاند بوو، بەڵام کەس گوێ نەدامێ. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیمیلیانوس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. ئێمە خدا گەلێ بە ناوی ژوپیتێر، دیانا، هێرکول، سیبێل، ئاپۆلۆن، پارس، ئادریانوس یا هەر ناوێکی دیکە بە خودای ناناسین. تاکەی دەتانەوێ دانیشن و گوێ لەم ژاوەژاوانە ڕاگرن. ئارام بن، ئارام بە خاتون، دانیشە، دانیشە ئارام بە. لە بەرامبەر خودایەکە تاق و تەنیایە و ئەبەدی و ئەزەلیە ئێمە خودایەکی دیکە ناناسین. من عادەتم کردووە کە لە سێ حاڵدا بڕیار نەدەم، لە کاتی تووڕەیی، لە مەستی و لە کاتی ترسدا. دیۆکلیتیانوس، تۆ ناتوێ بڕۆیە ڕیزی ئەوانەوە؟ وە جەنابی بێرتوس تۆ چی؟ وە یا جەنابی جۆلیوس شەرم مەکەن بیڵێن دەبێ بڕۆینە ڕیزیانەوە. ئەی گەڵاڵەی کوشتنی ئیمپراتۆر چی لێ دێ؟ ئەوان ئیمپراتوریان کوشتووە، مەگەر باشە لەوە دەکرێت ئیمپراتۆر بکوژن. لە نێوانی ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ، هێشتا هەن کەسانێک کە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتۆریش وەکو ئێمە ئینسانێکە، نەزیاتر. مەگەر عەقڵ ئێوە دەڵێکە ئینسانێکی وەکو خۆمان بە خودای خۆمان بزانین؟ یا پەیکەرەکانی زێر و زێو و بەرد و ئاسن بپەرستین؟ خدای ئێمە نە شەریکێکی هەیە و ناولادێ و بۆ هەڵسوڕاندنی کاروباری عالەم نیازی بە کەسێک نییە. ئەوانە خوداکان توورە دەکەن، ئەوانە کافر بوون، حکمی وانە لە لای من لە داردانە. دەبێت لە خات بگرێت، چۆنەوێ؟ یا کوژن لە خاجاندا. ئەمە چگاڵتە و گەپێکە دیۆکلیتیانوس؟ خاوەنشکۆ، ئەم ناپیاوانن لە ڕێگای پیاو ماقوڵان و باب و باپیرانی خۆیان لایانداوە و چوونەتە سەر دینی کرێکار و کۆیلە و بیانواکان. ئەمە خۆم دەبینیم، بەڵام لە دەرباری تۆدا چی دەکەن؟ خاوەنشکۆ، ئەم چەپەڵانە لە پیاو ماقوڵانی ڕۆمن باو باپیرانیان عمرێک بە شانازی و گەورەی لەژێر سێبەری ئیمپراتوری و نیشتمانی ڕۆمدا ژیاون. ئێستا خۆتە نەزانن. خاوەنشکۆ، من نازانم بۆ شێت بوون. شێت ئێوەن؟ شێت ئەوانن کە لە چێ و لە ئاسن لە شێوەی خۆیان خوددا ساز دەکەن و دەیان پەرستن. شێتێوەن کە بەجێگەی ئەوە خوددا بە خوڵقێنەری خۆتان بزانن، خۆتان خوددا دەخوڵقێنن و ئەو دەپەرستن. ئێستا ئێوە بڵێن شێت چێیە؟ ئێوە چونکە خەریکی پەرستنی خودایەکن کە نازانن چ شێوێکی هەیە تا پەیکەرەی بۆ سازکەن. گیزنێفۆن دەیکوت ئەگەر ئەسپەکان و شێرەکان و گاکان دەستان هەبایە و توانی بایان نەقاشی بکێشن، بەڕاستی خوداکانیان هەر لەسەر شێوازی خۆیان دەکێشە. ئەوەندە گەوجی کەسانێکی وەکو تویان دیوە جەنابی بروتوس.
مەگەر گەوجانەتر لەم قسەیە هەیە کە دەڵێن جوپیتێر لەم جیهانەدا هەیە و ئاپۆلۆنیش کوڕی ئەوە؟ مەگەر زاڵمتر لە ئێوە کەسێ هەیە کە ئەم هەموو قسە هەڵیت و پەلیتانە بۆ خەڵکی بەستە زمان دەکەن؟ جەنابی ئەمپەراتۆر، ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن؟ یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ ئیدی بەسە بەسە کۆڵبەستیان کەن، بیان کوژن، ئەوان دەبێ بسووتێنن. نەتەنیا دەبێت کۆڵبەستیان کەن بەڵکو ئەوان نابێ سەل و ئاسمان بمرن. من ئەوانم بە زیندویی دەوێ، مردن بۆ ئەوان کەمە، دەبێ بەڵایکی زۆر بەسەر ئەوان بێنم. خەوەنشکۆ خەوەنشکۆ، من ناچارێن دەگەم کە تۆ ببکەن. بەر لەمە سەبارەت دەمەترسی ماکسیمیلیانوس بە جەنابەت حاکەم وتبوو زارت ببەستە، زارت ببەستە! فدیاس! باڵە خاوەنشکۆ، بەشکەنجەخانەی ژێردەوینی کۆشک بیان سووتێنە بیان بە ئێمە لە شکەنجەکران ناترسین، ئێمە پەنا بۆ مەسیح دەبین، پەنا بۆ خوددا دەبین. ئاجان بدەن! وەرن! کەوا بۆ ئێوەش بەڵێ ئێمەش ئێمە لە جنابی ماکسیمیلیان دوودڵ بووین، بەڵام لێوە دوو کەس نا. چ ڕووداوێکی باشە، نازانم خۆشحاڵ بم یا دەبێ خۆشحاڵ بیت. هەم دۆستانێکی باش وەکو ئێوەمان دیوتەوە، هەم سەردەمی ئیمانی نەهێنی دوایی هەتووە. ڕاستەقینەیە کە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێک لە ڕۆشنایی گوێتان لێی دەبێ و ئیمانێکە لە پەنا و پەستێوی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن. ئەرێ ئەمە قسەی ئیسا مەسیحە، ئیمڕۆ ئایەیەک لە ئینجیلمان تەفسیر کردەوە. هەرچی کە تا ئەمڕۆ دیومانە و بیستومانە دەسەڵاتی ئیمپراتۆر بووە و چارەڕەشی ئیمانداران، بەڵام ئەمڕۆ سووک بوونی ئیمپراتۆرم بە چاودی. دۆستان وادەی خوداوەندی گەورە نزیکە. دیتان کە کافرانی بتپەرست
چلۆن ئەمڕۆ واق و وڕ و سەر سام مابوون و ئەمە زاڵبوونی تەوحید بەسەر شرکدایە. فەزاحەت لەمە خراپتر نابێ. دەبووایە تۆندوتیژی ئێوە هەمووانی لە ئیمپراتور ترساندبا لە حاڵێکدا کە نەرمونیانی ئێوە ئەوانی زیاتر هاندا. هەر سبەینێ ڕەنگە لە هەر گۆشەیەکدا کەسێ سەر هەڵبدا. ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتورە کە چەند جوانی نەزان دنێ بدەن و ئەو تووڕە بکەن. ئەگەر بە کەسایەتی بەرزی ئیمپراتور گاڵتە بکەن و لە نێو هەموواندا سووکی بکەن، ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتور نییە؟ قاتوو شارۆن ڕاست دەکەن، بەڵام کردەوەی خراپ و حسێب نەکراو نەک هەرگیز گرفت چارەسەر ناکات، بەڵکو ئەوەش سەختتر دەکاتەوە قوربان. بەڵایەکیان بەسەر بێنم کە مێژوو هیچ کات ئەو ڕووداوە لەبیر نەباتەوە. ئەوانەی کە من دیم جگە لە مردن هیچیان ناوێت، لە حاڵێکدا مردن دەتوانێت ئەوان بکاتە قارەمان. هەر ئەم شەو بەر لە بڵاو بوونەوەی ئەم هەواڵە هەموویان لەناو ببەن و مەسەلەکە ببرنەوە. وا دیارە سەدان میوان کە لە جێژنی ئەمڕۆکەدا بەشدار بوون لەبیرتان چێتەوە. بێگومان ئەم هەواڵە لە تەواوی شاردا دەنجی داوەتەوە. تەنیا ڕێگەی بێئاکامکردنەوەی ئەم پیلانە تۆ بەکردنی ئەوانە. هەر ئەم شەو دەبێت لە نێو خەڵکدا پەشیمان ببنەوە و لە خزمەتی ئیمپراتوردا سوژدە بکەن و بپارڕێنەوە قوربان. ئەگەر وانەکەین سبەینێ هەر کام لەوان دەبنە قارەمانی گەورەی مێژوو. دوور نییە کە تەواوی خەڵک ئەوان وەکو بت بپەرستن، وەوسایەکە هەزاران لەشکریش ناتوانن دەوری ئەوان لە زەینی خەڵک بسڕنەوە. ئالی جەناب. خاتونی من، خاتوو هلێن، خاتون لەکوێ؟ خاتون لەکوێ؟ خاتوو لەکوێ؟ خاتوو هلێن، خاتوو هلێن، خاتوو هلێن، ئەوەی کە نەدەبوو بووهەیە ڕوویدا. جەنابی ماکسیمیلیانی قۆڵبەست کرد. چۆن؟ نازانم، تەنیا دەزانم ئەوانیان کردووە. هەڵبەت سودینیانوس، مارتینوس و دینوسیوسیشیان گرتووە. دروشکەکە ئامادەکەن. بەسەر چاو هەرستا. دایەکیان دایە بێ بۆ لای خۆم. لە ماڵ بمێنەوە کوڕم، بمێنەوە. دایە بمێنەوە گالوس. بەسەر چاو خاتون. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیاندان. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیان بدەن. ئاگاتان لە خۆتان بێ. ئەوە خاتون هێلێنە. بڕۆ تووس، ئەتۆ بڕۆ، ئەتۆ بڕۆ لەگەڵی قسە بکە. بڕۆ.
درود لە خاتو هێلێن. بابم لەکوێیە؟ من ببەخشن. بابتان کۆبوونەوەیکی ڕاوێژ کارانەی لەگەڵ ئیمپراتور هەیە. کەس نابینێ. دەبینم کە ئەم کارە ساتە ئێوەشی لەم کاتی شەوەدا هێناوە تێرە. مێردەکەم کووە؟ دەمەوێ ئەو ببینم. جارێ ناتوانانی مێردەکەشتان چاو پێ بکەوێ. دەمەوێ بابم ببینم. بە قسەی من بکەن و تا ماوەی خۆتان لە بابتان دوور ڕاگرن. ئەو یەکجار تووڕەیە. بابم ئاگادارکەن کە من چاوەڕوانی ئەو. جەنابی ئەمپراتۆر، بەڵێنتان ئەدەمێکە بە توندی هەمویان سزا بدەم. زۆرت ببەستە گەوجە، تا ئێستا هیچ ئیمپراتوری وەها گەپ و گاڵتەیەکی پێ نەکراوە. دەزانی ئاکامی ئەم کارە ساتە چییە؟ جەنابی ئیمپراتۆر، من بەش بە حاڵی خۆم زیانی زیاترم لێکەوتووە. وا دیارە لە دەستی ئاپۆلۆنیش هیچ کارێک نەهاتووە. من بەر لە تەشریف هێنانیەوە قوربانی تایبەتیم پێشکەش کرد بوو، بەڵام بێدەسەڵاتی خۆتان بەم جۆرە پاسا مەکەن. جۆلیوس تۆی لەم مەسەلە ئاگادار کردبوو. هەوڵین کەسێک کە بەدەستی خۆم بیکوژەم مەکسیمیلیانوسە.